دما خوش به ام هنه که بحثا روژا سویه که آب بکن. سویه که آب چیه؟ آنجا آب چیه؟ اجبو چه ده بجن خیانتا سویه که آب گوتنه که سوریانیه آشوریه در باز عربی بیه، جا عربی در باز باشوری کردستانی بیه، جا مها طباقی را ده بجن آب، جا گلاوی شیر آنجیش طباقی را ده بجن آب. سویه که آب وکی خیانت ده بنا کنه. اجبو چه؟ جبه که روژا سویه که طباقی بری سویه که طبقه چقامه از بیجم و که اون زانه پشتی شورش باشور پشتی رابرنا گل و چاقی مالا بارزانی و زارو که وان لکرج یبون زارو که وان لزنگه ایران اتقاندن لپشمرگی یعنی که لحرمی هبون لباشور هبون پشتی سهلدانی بشتر بون و گرلاین پاکه کجلوی داره بون گرلا هم لبهدینانی هم لبرادوست هم جل راپرین آریکاریا گل کد نوا گلده بون جو شورشی و پشتی دمه که ایدی شورش بسر کت یعنی که بجه همو باشوری کردستان همه کنترل دیگه پارتی اندج هاتن پده که هاتو یه گرزان پارتی اسلامی هاتن بر عصر هاتن هر بجاتن اک چی بو پارلمان توی کات اساس کردن باش خراب دمشیا لی بگشتی بجه باشور جایی پشمرگی یعنی که داتا کنترل کردن نویجه زورا پده که تیچور لزورا مسئول بارزانی دیچو پیشی سال 94 ایران آنی سریانکی و به رهزا نهزین اسلامی را حلب چه ایرش یانکی کردن به آریکاریا ایرانی حلب چه جای یانکی استاندن و در دورندن و حاصل سناکوکی دوام کردن حتی این 96 جی هر پارلمان تو هبودش خلی لی حولیر دست یانکی دبو مسئول بارزانی جی عاجز بوجوه مسئله ناراضی بو تزانی که مسئول بارزانی را بچه دیگه رادبه بدزی همه کدش نش ستم تو بشه ستم وره من بابر حبلی بکرم هم جرال دقیقا ستمش خود ادخوزم ستم چکر ستم جر رادبه بریاره دیده بدزی بروش شمیل ده بشیر زانش بود چه روش شمیل که من اگه یابن کرم خواهم منو جدی بن بله کرم جان کنیا ببورن بله کنیا مات ببورن اجباركو بتزيبو بتزي شانت اجباري کنیا مات ام چه ماده بجن بتزي چما بتزي اجباركو نامه کسی ندزانی شانگه اگه اون اینها بجن اگر کسی ندزانی تو چه زانی اینها هر کس زانه ایران اجباركو عراقی خیانت کریوانجی آنچی خیانت بارزانی اشکره کرد چما اجباركو تلویزیون عراقی تلویزیون صدام حسین با آقای که اشکره نام بارزانی خواند هو هایلو چه بیه بارزانی آریکاری جه صدام خواسته گوتی حیزه بچینه و موجلا جه حولی داخل. وقال السيد مسعود البرزاني في رسالته إن المؤامرة أكبر من طاقتنا، لذا نرجو من سيادتكم الأمر إلى القوات المسلحة العراقية بالتدخل لمساندتنا لدفع الخطر الأجنبي وإنهاء تآمر وخيانة جلال. وقال السيد مسعود البرزاني في رسالته صدام جرات به رجا شمیه الدبجره سویه که طبقه الدبجره بشتی به ایرشی کو از این بجم چما رجا شمیه البجاکه برای سویه که طبقه توی گاردا کوماری و کره صدام حسین خوش بشتاد به هزایش بشتاد به و ارتش عراقی توی 30,000 لشکری توپ و تانک و بالافر برای خود دن حولیری داگرد کن و چاقی گلک پارلمانتر لمجلسی بون دنوا چالاکی دبون لدیجی شرق ندخواستن شرچی با یک جوانجی سروکی پارلمانتوی بو که جوان آمخ بخواه اندامه پدکی بو لیل دیجی ایرشا پدکی چالاکیل داد خست نرازی بون نشان داد تاوی پارلمانترین دن هیرو خانم و پارلمانترین ینکی جی ناوده بون لبر خود دان لی پشتی ایزا صدام به پیشنگی پدکی کتا حولیری بیو اوایی لدیجی پارلمانتوی جی خیانت کرن پارلمانتو باشوری کردستان دانه بر توپان اولوی داره گلک پشمرکه خاتم کشتن گلک کس شهید بون گلک پشمرکه شهید بون او حولیر هاتا داگر کردن استخبارات صدام به مسئول بارزان را لکیله کوی کتنا حولیره مفرزه که مخابرات
أمن كانون بينه ليش دشمني رفتار فاشستی بغدا جارێکی کەشکەلکی وەرگرتەوە لە نۆکەرەکانی جارێکی کەشکەلکی وەرگرتەوە لە خیانەتی بێوێنە و ئاشکرای سەرکردەی شۆڕشی چەواشە مەسعود بارزانی کوردکوژ و نیشتمان فرۆش بۆ ئەوەی زاد بکاتە سەر پەلاماردانی پایتەختی کوردستان. مسعود بارزانی گوت ئێدی سەدام حسێن نا دژمنێ مە دۆستێ مەیە. Is he your friend or your enemy now, Saddam Hussein? He was our enemy, but now I cannot say he is our enemy. بله سەدام حسێنێک و کۆمکۆژی پێکانی بۆ قەتڵام پێکانی بوون هەبوو دۆستی مسعود بارزانی. سەدام حسێن دەبێژە من ڕۆژە شەمیە هەڵبژات جبەر کولی ئەمریکای شەمی یەکشەمی بەتڵانەیە تعدیلە و ئەمریکا ڕانا بەش بۆ بەژنی بالا کورداش بۆ چۆ بەلەکیان کووردا تعدیلە هاخێراناکە کلینتۆن ڕانا بە ناجواب و جوینە چێناکە ئەش بۆ کووردا و ڕاستی دەرکرد کلینتۆن جی جوینە هاخێران کرد شخوا شەمیە دەما ئێرش پێکات دەناوە هەڵبژارتنێ دەبوو لە جیاکە دەبێژات بژە ئیرۆ موچە گەیشتە دەستیمک و لە باکووری عێراقی یعنی باشووری کوردستانەتە باکووری عێراقی سەدام حسێن بە ئاریکاریا هەند هێزên کوردی دەبێژە جی دەبێژە ئاریکاریا هەند هێزên کوردی ئێرەشی هەولێری کردیە و شەر دەوام دکە ئەو قاس دەرباز بە. Early this morning, the military forces of Iraq overran the city of Erbil, which is in the portion of northern Iraq controlled and populated by the Kurds. There are indications that some Kurdish elements may be involved in the operation with Iraq. وەک سەدام تەخمین کردی ڕاستە دکا پشتی سێر ڕۆژە سێ ئیلۆنێ هێنو کلینتۆن لە قەسرە سپی دەجوە جوینەکە چەمەنیان دادەخە. 3 days ago, despite clear warnings from the United States and the international community, Iraqi forces attacked and seized the Kurdish-controlled city of Erbil in northern Iraq. دەبێژە لەوەی دەرێ ئێرش پێکواتە و لە هەولێری ما پشتە ئەمە مەداخلا بکن ما ئیرۆ مەداخلا کردیا دەبێژە ما هێزên پاراستنا هەوایی شکاندنە ما خاڵا پاراستنا هەوایی بەرفرا کردیا وەکە هەون دەزانن شانسی هەری مەزنی باشووری کوردستانی ئەو بوو دەما لە دژی سەدام دەست پێکرد لە سەردان چێ بوو نەتەوەی یەکبووی بە پێشەنگی ئەمریکای پارێرە خەتا 36 دانین سەدام ڕگوتن حقیقەتکردنە دوێ دەرێ بفری لەسەر کووردا فرینا بالافرا قەدەخە کردن ئەو شانسی هەری مەزن بوو لێ کووردا نەکاری باش بکاربینن پشتی وێ ئێرشا سویەکە تەواخێ و کلینتۆن بەحس کرد دەبێژە ئیدی ما بازنە ما حەلقەی پاراستنا هەوایی زیاتر کردە و ما پدافند و پاراستنا هەوایی یا سەدام جی جارەکەدن کردە هەدەف یەک و لە باشووری کوردستان یعنی ئەو دەبێژە یەک و لە باکووری عێراقی بەسا دەبێژە ماکردنە هەدەف پشتی سێ ڕۆژە دەخوێن دەدە سەدام ڕاست دەبێژە قەت خەمەوان نەبیە پشتی و کۆمکۆژی پێکات و سەدام و گەریا و هێزەخوا قەراتکردن و گەرەک هێز قەراتکردن دەبێ دەرێ جارەکەدن کارەسات دادکەوە وەڵی چ دەبە ڕۆژنامە سەدام جارەکەدن ئاشکرا کرد دەبێژە مسعود بارزانی دەستخواشیە هێزên سەدام کردە. روزنامه صدام آبناوی العراق هجمارا 6098 مانشاتی دا روزنامه عراقی دەبێژە مسعود بارزانی سپاسیا هێزên عێراقی کرد و هەولێر گرتنە ئەوەی مانشاتی دا نیشان دەدە و تەلەڤیزیۆنا عێراقی جارەکەدن نامەیە دویەم یا مسعود بارزانی خوێند و سپاسیا عێراقی کردە. أيها السادة نحييكم ونقدم لحضراتكم أهم الأخبار استعراضا للمهمات التي قامت بها وحدات من قواتنا المسلحة الباسلة بتقديم العون والإسناد للسيد مسعود البرزاني ورفاقه بناء بله إجبار بيه كيجي جرد بيجن خياناتا سويكي تواخي و پشتی بيه كي ايدي شرك دجوار دنابرا ينكي و پدك دا قومي حتی دبیجن نیزی 13,000 کس شهید بون جهاد و آلیان دوان شرین دور و درج ده که هیچ ده انجام آیده با شد دو پارچه بله همزده درج نکن اسپاسی وقتی که میکنم تماشا که به یک روز جیم ساعت
نخواش لکردستانی دوباره نبن کرد اتفاق آقا چکن و گتن آقا چکن لی دیروک جی دیروک مرو نکارش بیر بکه پیوسته مرو بحث بکه جی دیروک آخوا یا خراب درسه در بخه و یا خوشی جی یا باشی جی شنازی بپاریزه لی دیروک خراب دوی مرو درسه جی درخه پیویا روژن آزاد جن جیان آزادی